بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه. بيانامك لا بشك لا مسلمانان شاري كركوكوا بو جيهان درباري أو كارساتو أو كومل كوجيكوا دجب براكان ما عندك لغزة ولا فلسطين سرتا دس بدكين با وتي خداي قورا كخواي قورا القرآن دا فرمي ومن أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. جابوا يلي روا إما ديدين بجوي همو جيهان دا تنبابتك بنا مسلماناني أم شاروا يكم أويا كوا واجب الشرعي أويا كيش كاتك مسلماناني غزة بتنيا جينه ينرين بنازو بكز نكرين واجبي الشرعي وایە لەسەر هەموو وڵاتانی دەوروبەری شاری غەزە کە سووریا دەکا کە ئۆردن دەکا کە مصر دەکا کە تورکیا دەکا ئەم وڵاتانە واجبی شەرعی ئەوەیە کەوا بە چەک و بە سیلاح و بە جێش تەداخولی ئەو کارەساتە بگەن بۆ ئەوەی کەوا ڕایگرن. خاڵی دووەم واجبی شەرعی عولەما ئەوەیە کەوا بێدەنگ نەبن براکانیان بێکەس و بێناز نەکەن و پێویست وایە کەوا دەنگی حەقی خۆیان بڵند و بەرزکەن بۆ ئەوەی کەوا هەموو ئەو سیستمانەی کە لەم وڵاتانە حکم دەکا ناچار بکەین بۆ ئەوەی کەوا کار لەسەر ڕاگرتنی ئەم کارەساتە بکەن. و لە هەمان کاتە داواکاریمان لە مسلمانانی ئەمریکا هەیە، ئەو مسلمانانەی کەوا چون دەنگیان بە ترامدا لەبەرەوەی کەوا ترامپ لە کاتی هەڵبژاردننی خۆیدا و دیعای انتخابی خۆیدا باسی لەوە دەکرد ئەگە ببمە سەرۆکی ئەمریکا لا غەزە ئاشتەوایی دروست دەکەم. واجب وایە لەسەر مسلمانانی ئەمریکا بڕژێنە سەر جادە و بێنە سەر جادە داوا لە ترامپ بکەن بۆ ئەوەی کەوا ئەو وعدەی خۆی جێبەجێ بکە. و لە هەمان کاتە داواکەین لە مسلمانان بەگشتی هەموو ئەو شەریکات و کاڵانەی کەوا دامی قەوارەی زایۆنی دەکا لەگەڵیان مامەڵە نەکەن و کردن و فرۆشتنیان لەگەڵان نەکەن و هەروەها ئەو وڵاتانەی کەوا لەگەڵ قەوارەی زایۆنیە بە هەڵوێستی سیاسی. و داواکەین لە تەواوی کۆمەڵانی مسلمانانی هەموو وڵاتی جیهانی ئیسلامی ئەوەیە کە براکانیان لەبیر دەکەن یارمەتیان بدەن بە خواردن و بە خواردەمەنی و بە جلوبەرگ و بە سوتەمەنی بۆ ئەوەی کەوا ژیانیان ئاسوودە بێتەوە. و هەر حکوومەت و دەسەڵاتێکیش ئەمەی لێ مەنعکردن پێویست وایە بە قسەی نەکەن لەبەر ئەوەی کەوا بە قسە نەکردنیان ناچێتە چوارچێوەی شکاندنی فەرمانی وەلی ئەمر، چونکە ئەمری خوای گەورە ئەولاترە کە جێبەجێ بکرێت و خوای گەورەش ئەمری کردووە کە ئێمە مسلمانان لە هەر شوێنێ مەزلوم بوون ئێمە سەریان کەوێنین. خاڵی شەشەم کە باسیەکەین ئەوەیە کەوا پێویست وایە مسلمانان هەمویان دەست بە دوعا بن بە تایبەتی ئەمڕۆی جومعە بۆ ئەوەی کە خودای گەورە دەرگای ڕەحمەت و بەرەکەتی خۆی دەرگای نەسرەتی خۆی بۆ برایانمان لە غەزە بکاتەوە. خاڵی حوتەم ئەوەیە سوپاسی هەموو ئەو گەلانە دەکەین ئەو دەستگانە دەکەین کەوا بەردەوام هەڵوێستی جوانیان هەیە لەگەڵ براکانمان لە غەزە. بۆیە لە کۆتاییە بە هەموو دەسەڵاتدارانی ئەم وڵاتانەی خۆمان دەڵین ئەگەر ئێوە ڕازگۆن لەگەڵ ئەو کەیسە و ئەو قەزەیە سنوورەکانمان بۆ بکەنەوە، ئامادەمان کەن، پرچەکمان کەن، بمان نێرن بۆ غەزە. ئێمە هەمومان ئامادەین لە پێناو خودا بچین لە غەزە جیهادکەین، شەهید بوونمان لەوێ مای سەربەرزی دنیا و قیامەتمانە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.